پێویستە حکوومەت یاریێمی کوردستان بە گرنگیەوە کار لەسەر جێبەجێکردنی ئەم داواکاریە و خاڵانەمان بدات. یەکەم دیاریکردن و پێدانەوەی بڕی قەرزەکانی موچەی مامۆستایان لە پاشەکەوت و موچاڵپەسێراوەکان و لێبڕینەکان کە لە لای حکوومەت یاریێمی کوردستانە. دووهەم کارکردنەوە بە بەرزە موچە واتە تەرفیع و پێدانەوەی لە نزیکترین کاتدا کە تا کۆتایی ساڵی 2023 زیاتر نەبێت. سێهەم موچە لە کاتی خۆیدا هەسی ڕۆژجارێک بدرێت. چوارەم دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ کە لە ئێستادا بۆ ساڵی خوێنی 2021-22 1460 مامۆستای وانەبێژ لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیدا هەبووە. پێنجەم دابینکردنی بودجەی تایبەت بۆ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و هاوکاریکردنی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بە بودجەیەکی تایبەت تاوەکو بتوانێت کۆی پێویستیەکانی ناوەندەکانی خوێندن و وەزارەتەکان دابین بکە بۆی ڕێکخراوە ناحکومی و حیزبیەکان هانا بۆ ئەوان نەبرێ بۆ دابینکردنی پێداویستەکانی خوێندن. شەشەم دروستکردنی باڵەخانەی خوێندن کە لە ئێستادا لەسەر ئاسی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژاوا و ڕۆژهەڵات 243 ناوەندی خوێندنمان هەیە دوودەوامیە و 49 ناوەندی خوێندنمان هەیە میوانن لەسەر ناوەندەکانی خوێندنی تر و 4 ناوەندمان هەیە نزیکە لە ڕووخان واتە دەڕووخێت ئەگەر بێت و نۆژەن نەکرێتەوە و یاخود چارەسەری بۆ نەکرێت.